bold move by President Trump. Qasem Soleimani has been responsible for the deaths of hundreds. ئەمەی سەرۆک دۆناڵد ترامپ ئەنجامی داوە نەخشەیەکی زۆر بوێرانە بووە چونکە قاسم سولەیمانی بەرپرس بوو لە کوژرانی سەدان سەربازی سوپای ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و بەریتانیا لە ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ناڕاستەوخۆ دەستی هەبووە لە چەندین پلان دژی ئەمریکەکان و هەژمونی ئەوروپیەکان. بەڕاستی دۆناڵد ترامپ کارێکی باشی ئەنجامدا لە ئۆپراسیۆنەکەدا چونکە ئێران ماوەی چەندین ساڵە لە ناوچەکەدا تاوان ئەنجام دەدا. لە بەرامبەر ئەمانشدا سەرۆک ترامپ قاسم سولەیمانی بە سزا گەیاند. دۆناڵد ترامپ حەز بە ئۆپراسیۆن و تەکتیکاتی بوێرانە دەکا و ئەنجامی دەدا و دەیەوێت هێزی خۆی پیشامدا کە باراک ئۆباما نەیتوانی بیکە. کوشتنی سەرۆکی گروپی ترۆریستی داعش و کوشتنی مێشکی پلانگێڕانی ئێران کە ئەم دوو کەسە کاریگەری زۆریان هەبووە لەسەر ناوچەکە و هێزەکانی ئەمریکا. با بۆچوونی من یەکێک لە پێشبینەکانی لە داهاتوو لێدانە لە هێزەکانی ئەمریکا لە عێراق لەلایەن ئێرانەوە وەک تۆڵەسەندنەوەیەک جاڕاستەوخۆ بیکاریان ناڕاستەوخۆ. ئەمریکا بە هەموو توانایەوە هەوڵ دەدا هەژمونی ئێران لە عێراق کەم کاتەوە و تاران دوور بخاتەوە لە دەستگرتن بەسەر عێراقدا. ئەمریکا بەردەوام هەوڵ دەدا ببێتە کۆسب لە بەردەم کارەکانی قاسم سولەیمانی چونکە سولەیمانی تەواو پەلی هاویشت بوو بەتایبەت لە سووریا و عێراق و ناوچە جاجاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لیبیا و هەوڵی دەدا سیاسەتی ئێران لەو وڵاتە سەر بخات. دوجار ئەمریکا با کوشتنی کارەکانی هەڵوەشاندەوە. On his head for some time now, but it is a big deal because he is the senior most official that the U.S. had been after.